دادا فاطمة فرمو. السلام عليكم مامۆستای بەڕێز. عليكم السلام ورحمة الله خوشکە بەڕێزەکەم. مامۆستای گیان پرسیارێکم هەیە نوێژی چێشتەنگا و تا کێ قبوڵە زۆر کەسەیە سەعات دەوری چارێک بۆ 12 یا 12 نوێژی چێشتەنگا ئەمێنێ یان نا بۆی تا چەند کاتێکی چەندەیە نوێژی چێشتەنگا ئەمێنێ؟ وەڵامت دەدەمەوە ئینشاڵڵا دادا فاطمە. باشە زۆر سوپاس دەکەم مامۆستای بەڕێز. ئێرە پرسیارەتە بۆ خوشکەکەم خوا بە خوشکەکەی من. دادی دادا فاتیمەم فەرمووی نوێژی چێشتەنگا تاکەی دەمێنێ دادا فاتمە حتا ئێستا چارێکیشی بێ بۆ 12 نیوەڕۆ نوێژەکە هەر دەمێنێ. بەڵام نوێژی چێشتەنگا و چاکتر وایە دنیا بە تەواوەتی گەرم بێ. ئێستا دەوری سەعات 10 ئەوانە بەڕاستی زۆر چاکە. سەعات 10 ئەگەر کاتەکە لە بیرت چۆوە یان دەرفەتن نەبوو یان چوویتە بازار تا هاتیەوە بەیانی زوو بڕۆیشتبووی وەختی نەهاتبوو چارەکی بێ بۆ 12 هیچ ئیشکالی لەسەر نێو نوێژی چێشتەنگاوەکە ئەجرەکە دۆ خۆی هەیە.